بەڵێ بینەرانی زێدە عزیزی کەناڵی کوردستان 24 و پاسی یادگار سڵاوتان لێبێ خۆشحاڵم هاتمەوە خزمەتتان ئەم جارە لە گەرمیانین بە دیاریکراوی لە کەلارین دیارە هاوڵاتیانی ئەم شارە جوانە ماوەیەکی زۆرە داواکەن کە ئێمە پاسەکە بێنینە کەلار بەڵام لەبەرەوەی ناچارین کە هەموو شارەکان وەکو یەک بەسەر بکەینەوە ئەمڕۆ توانیمان بینە کەلار سەردانی ئێرە بکەین لە خەمەکان بکۆڵینەوە پرسیار و کۆمنت و نامە و تەلەفۆنەکانتان ئەوەی گەیشتووە بەدەستی ئێمە بیکەین بە پرسیار و بە ئەمانەتەوە وەڵامتان بۆ وەربگرینەوە من ئەزانم ئێوە کۆمنتان زۆرە ئەزانم قسەتان زۆرە ئەزانم گلەییتان زۆرە بەڵام وەکو هەر شارێکی دیکەی کوردستان لێرەش یەک دنیا خاڵی گەش و جوان هەیە و بێگومان خەلەل و کەم و کوڕیش هەیە ئێمە ئەوەندەی پێمان بکرێت دەیخینە پێشچاوی بەرپرسان و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەم بەشەی بەرنمەکە من میوانداری دوو میوانی ئەزیز و بەڕێزم کردووە هەرێک لە بەڕێزان کاک شەهاب حاجی ئەحمەد قایمقامی کەلار زۆر سوپاس دەکەم بۆ ئەم دەرفەتە هەروەها دکتۆر سیروان محەممەد بەڕێوەبەری گشتی تەندروستی گەرمیان سوپاسی ئێوە شەکەم دکتۆرگیان لوتفتان فەرموو کە ئەمڕۆ کاتی خۆتان بە ئێمە بەخشن کاک شابگەر لە جەنابتانەوە دەست پێ بکەین یەکێک لەو کۆمنتانەی کە بۆ من هاتووە بە نامەش هاتووە بە تەلەفۆنی هاتووە ئەڵێ پێمان بڵێن هاوڕێیانی قایمخانیەتی کەلار چیان بۆ کەلار و گەرمیان کردووە هەڕێک لەو پرسیارەوە دەست پێکەم ئێوە چیتان کردووە بۆ دەڤەرە مڵێ ئێمە سپاس بۆ بەرنمەکەتان سپاس بە گرنگیدان بە گەرمیان و کەلار بە تایبەت ئێمە دیارە بە تایبەتی مەسەرەن من کە وەکو قایمقام لێرە دەست بەکار بوومە لە 2015 ظروفێکی تایبەت هەبووە لێرە حکوومەت هێرێن بە خێرانێکی دارایی سەختا تێپەڕیوە فەرمانبەران وەکو پێویست دەوام نەکراوە بەهۆی موچە و ڕوبع موچە و ئەوانەوە پاشەکەوتی موچە ئەوانە کاریگەری هەبوو لەسەر ئەدای حکوومەت میزانێتی ئۆتۆ لە بەردەست حکوومەتانە بووە بتوانین هەموو فرێشتنیار و داواکارەکانی خەڵک ئێمە بکەینە فرۆژۆ بەرزکەینەوە ئەمانە تەسیراتی خۆی هەبووە بەڵام خۆشبەختانە لە دوای 2000 توانم بڵێم 17 و 18 و 19ەوە ئێمە شەوتی باشمان بڕێوە لێرانە توانیمانە کۆمەڵێ پرۆژێ خزمەتگوزاری باش لە ئەوانی کە شارەوانی کەلار ئیشی لەسەر کردووە ئاو کەلار ئیشی لەسەر کردووە جێبەجێ کردووە ئەوەی کە کارەبای کەلاری جێبەجێ کردووە ئێمە سەرباری ئەو قەریانە توانیمانە سوودێکی باش لەو لە 17 بۆ بیسی ئەو داهاتەی کە ئەگەڕایەوە بۆ شارەوانەکان ئێمە بە تەنسیق مەسەرەن یەکێک لە هۆکارەکانی ئەو خزمەتە پەرچاوی کە کردومانەوە پێمان کراوە بە ڕەچاوکردنی وەزعی ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە لێرانەوەکو یەکەیەکی ئیدارەکان توانیمانە بە هاوکاری و تەبایی و تەنسیقێکی باش لە نێوان خۆمانە توانیمانە بە هەمومانەوە بە هاوکارێکی وا بکەین بتوانین خزمەت بەم شارە بکەین ئەوە یەکێکە لە نەجاحی سەرکەوتنی ئێمە لەگەڵ ئیدارەکانی شارە باش لەگەڵ ئەوەشا ئێمە داتامانشەیە لە بەردەستا مەسەرەن ئێمە ئەو فترەیە ئیشمان کردووە لە بواری ئاوا نامە و کۆمنت هاتووە گلەیی لە بواری کارەبایە ئەسڵن هەر ئەڵێن پێم خۆش وەڵامی و پرسیارش بیتەوە ینی باس لەوە کرێت ئاماژە بەوادن کە کەلار شارێکی پشتگوێ خراوە پراوێز خراوە پێم خۆشە بزانم وایە ئەگەر وایە بۆ ئەگەروانیە چۆن ئێمە ڕێزمانەیە بۆ کۆمنتی هەر هاوڵاتێک حەقی خۆیەتی ڕخنە بگرێت لە ئیدارە پێشنیاری باشی بۆ بکە ئەوانە بەڵام لەگەڵ ئەوەشا ئێمە کۆمەڵێ داتا و اینمان لە بەرتایە حەزەکەم باسی ئاوت کرد کەلار تاکە قەزایە تاکە شارە لە هەموو هەرێمی کوردستانە 35 گەڕەکەی هەر 35 گەڕەکەی هەموو ڕۆژی ئاو وەرەگرن ئێمە پرسیاری دەوروبەری خۆشمانەکەن سلێمانی هەولێر واتە و گلەیانی سەبارەت بە کەمی ئاوەکرێتوانە یان وانی یان نەگەیشتۆتە ئێوە چارەسەریکەن ئێمە هەر منەڵێم کەلار تاکە شارە لە هەرێمی کوردستانە تۆ پرسیارکە لە ڕێگای بەرنامەکەتەوە کە هەموو ڕۆژێک ئێمە گەڕەک نییە بەلای کەمەوە کارژمێرێ بۆ کارژمێر و نیوەک ئاوەر نەکری باش ئەمە قسەکەم ئەمە مەسئولم لەم قسەی باش ئێمە مەسەلەن ئەو پرۆژانەی کە لە 2016 لە 2017 لە 2018 و 2019 کە شارەوانی کەلار ئەم پرۆژانە لەسەر بەشێکی ئەو 17 بۆ بیسەی کە شارەوانی توانیمانە توانوێتی لای خۆی
کۆی کاتەوە بەڕاوەش لەگەڵ ئێمە هاتوونە کۆمەڵی پرۆژە بە تەنسیق ئێمە و شارەوانی مەسەرەن ئەوەندە پارەمانەی ئەو ملیۆن دەدینا لە کووا پێمان باش هاتوونە قسێکمان لەسەر کردو بۆ پرۆژێ گرنگ ئەوەتانێ مەسەرەن ئێمە لە 2011 پرۆژەمان ئەنجام داوە لەو 11 پرۆژە بڕی تێچووەکەی 623 ملیۆن و 730,000 دینار بووە ئەمانە مەسەرەن لە 2017 90 پرۆژە لە کەلارە پرۆژەی جۆراوجۆر ئەنجام دراوە 1 ملیار و 37 ملیۆن و 297,000 دینار تێچووی بووە ئەو پرۆژانە لە 2010 نۆ پرۆژە ئەنجام دراوە 255 ملیۆن و 507,750 دینار بووە لە 2019 6 پرۆژە ئەنجام دراوە 128 ملیۆن و 177,000 دینار تێچووی ئەو پرۆژانە بوو ئەمە لە شارەوانەکان بەشتێکی لەو داهاتێک کە زەوی هەندێک زەوی نایە فرۆشراوە و لەو سەتاهەفتە بۆ 20 شەکە زۆر سوپاسانەکەم دێمەوە خزمەتتان باچینە خزمەتی دکتۆریش دکتۆر سیروان سوپاسانەکەم بەڵام بەشێکی زۆری ئەو کۆمنتانەی هاتوون ڕەنگە جەنابیشتان تێبینیتان کردبێت و پێتان گەشت بێتەوە گلەیە لە کەرتی تەندروستی یعنی خەڵک زۆر گلەی هەیە ئەڵێن ئەم کەرتە هەندێکیان ئەڵێن کەرتێکی پشتگوێ خراوە هەندێکیان ئەڵێن کەرتێکە ئەرکی خۆی جێبەجێ ناکە من پێم خۆشە وەڵامی ئەو هاوڵاتیانە لەم دەرفەتە باشتر نابێ بدەیتەوە ئێوە ئەتوانن باشتری بکەن و نایکەن یان هەر هێندەتان پێکرێ زۆر بەخێر بێن خۆتان و ستافەکەتان و سڵاوم بۆ بینەرانی خۆشەویستشەیە تەندروستی گەرمیان ئێمە لە ساڵی 2015دا ئەم کەرتەما وەرگرت وەکو تیمی نوێی حکوومەتی خۆجێی دەستی دەسەڵاتمان کردن دەستی دەسەڵاتەکە 100% نەبوو زۆر شوێن هەبوو زۆر شتە بوو دەسلیمی ئێمە نەکراوەوە تان دقەیە تەداخولاتەیە تەندروستی گەرمیان چۆنن بۆی ڕوون بێت تەداخولەتەکانەوەیە کە ئەو دەسەڵاتە سیاسی لەم ناوچەیە پێشتر باڵە دەست بۆ پێش هەڵبژاردنەکانی و کاتە زۆربەی جومەکانی بەدەستخۆی بۆ لە کاتی گۆڕانکاری لە هەڵبژاردنەکانە دەبواە ئەم فەرمانگانی کە تەسلیمی ئێمە کرا بە کاملی تەسمیل کرایە بەڵام تەسلیم نەکراوە بە کاملی بەڵێ تا ئێستا تەداخولاتێکی زۆر هەیە لە گۆڕی دارەکانە لە ئیشکارەکانە لەمانایە لە فەرمانەکانمان کە دەری دەکەین ڕێخستنەوەکانمان بۆ ناو بازار و بۆ شوێنەکان جێبەجێ ناکرێن ئەمانە ئێمە لە شوێنی خۆی ئەوانەمان هەموو گەیاندووە بەسەر و خۆمان تەندروستی گەرمیان سنوورێکی زۆر فراوانی هەیە ئێمە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان نزیکەی 300,000 دانیشتوان خزمەت دەکەین ئەوەی کە لە سەر نەخشەکەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام بە فعلی لەسەر ئەرزی واقع ئێمە نزیکەی خزمەتی 700 بۆ 800,000 کەس دەکەین چکە پشتێنەیەکی فراوان هەیە لەم سنوورەدا کە لە خانەقین و درێژ دەبێتەوە بۆ جەلەولا گوڵاڵە بۆ سعدیە بۆ قەرەتەپە ئەوانە بەشێکی محافەزەی دیالۆ بەسێکی محافەزەی سەلاحەدین ئەمانە خزمەت گوزارەکانیان نەکەوێتە سەر ئێمە ناوچەی کوردستانی کێشە لەسەرن ئێمە نەشتەگەری بۆ دانیشتوانەکەی ئەنجام دەدەین چاودێری تەندروستیان دەکەین خزمەت گوزاریان کەوانە دێنە ناوچەکانی ئێمە ئەمایان بۆ دەکەین ئەمەمان لە زۆر کۆبوونەوەی باس کردووە ئەم بودجەی کە بۆ گەرمیان دانراوە ئیتر ئەم بودجەیە تەنها خۆی لە پارەیان نبینێتەوە لە ژمارە و پزیشکانی کە دەنێنرێت لە وەزارەت و لە محافەزەی سلێمانی تەوزیعکرێن لە ژمارە و کارمەدانی کە تەعین کراون ساڵانی پێشوو لە دروستکردنی باڵەخانە و بینا بۆ نەخۆشخانەکان من حەزەکەم پێت بڵێم شاری کەلاریشەکە لەو شارانەی کە کەمترین بینا و باڵەخانەی تازەی بۆ دروستکراوە لە چاو تەندروستی شارەکانی هاوشێوەی خۆیان لەم ناوچەی لەم سنوورەی ئێمەدا نەخۆشخانەی گەورەمانی ئەوەی هەمان نزیکەی 50 ساڵە کار دەکەن نەخۆشخانەی فراکەوتنەکە تاوا بۆ بەڵام تا ئێساش بەشی چاودێری ورد ئینایە لەگەڵ بەشی نەشتەرگەرەکەی بەهۆی قەیرانی دارایی دانەمەزراندنی کارمەندەوە و پزیشکەوە بۆی نەکراوەتان گەیاندووە بۆ وەزارەتی تەندروستی ئەمە ساڵانە ئێمە نووسراومان کردووە بۆ نمونە لەو پرۆژانەی کە تاوا بۆ ئەمە یەکێکە لەوانەی کە دەرخستەی تاقیقی ناوەندیەکەی خۆتزانی هەموو شارێکە بێت تاقیقی ناودیە بێت کە کۆمەڵێک پشتمنتیقیتیان لە کەلارەوە بگاتە سلێمانی بۆی سەردانێکی مختبەری مرکزی بیناکەی تاوا بۆ ڕۆژانەی بینم بەڵێ ئەمە لە 2010 ئەمە دەرخستەی 2010 کە بەرزمان کردوێتەوە ساڵی 2010 سەرجەم تێچوونەکانیمان نووسیوە کە ئەمانی تێدەچێت و پارێکیشە لە ئیمکانیاتی بودجەی لەوە ئەو کاتیانەوێ بەڵام ئێستا بودجە هەیە ئێمە پێمان وایە کاکشەهاب لە هاوڕێم لە تەنیشتمەوە دانیشتون ئەو پرۆژانی کە باسی کردوازە نزیکەی 40 پرۆژەیەکە بوو کە بۆ قەزاکە کراوە پرۆژانە پێما بێ زۆربەی لەسەر بودجەی شارەوانی ئەمانە کراوە تەمەن ئەمە ئیدارەی گەرمیان و ئەو ئیدارەی کەوکو ئیدارەیەکی سەربەخۆ لەم ناوچەی وەکو محافەزەی شەکات پێشتریش ئێمە ڕەخنەمان لە ئەوەیە مەوکو بەڕێوەبەرێکی تەندروستی و برابەردەستێکی تەندروستی پێشتریش
تەسەوروان وایە غێری ئەو نەخۆشخانە سەقەرێڵی کەیسە کاروەستاوەتیایە لە چەند تقریبان ساڵێکیشی کردو دواتر بەهۆی قەیرانی دارایی 2014 وەستاوە کارگنتیادا هیچ پرۆژەیەکی استراتیژی گەورە پێشکەش نەکراوە بەم سوورە. ینی هەرو کاتەش بەڕێبەرایەتەکە ئەمە بە سوچی کێزانن ئەمە خەتای کێ ئەمە لەم ڕۆوە لە ڕووی تەندروستیەوە ینی لەگەڵ ڕێزی زۆرم بەشێکی زۆریە و کۆمنتانەی هاتووە ئەڵێت نەخۆشخانەی فریاکەوتنەکە لەگەڵ حرمەتی زۆرم ڕۆڵی گەراج و تێرمیناڵە بینێ هەر کەسێچێتەوە لەوەی گوێزنەوە بۆ سلێمانی و لەو ڕێگەیە زۆرینەیان بەداخەوە گیانەس پێ بەڵێ لەسەر مەسەلەی ئێمە تەمەەن هۆکار و زۆر باسکە دەستکردنی دەسەڵات نەکراوە بە تەواوەتی تداخلات هەیە بۆ نمونە لەسەری حالەکردنی نەخۆش کاتێ من لەم بەڕێوەبەرایەتی دەست بەکار بووم مانگانە 200 بۆ 250 حالی نەخۆشە بوو بۆ سلێمانی ئیستا ئێمە کەممان کردوەوە لە ماوەی ئەم 4 ساڵەدا بۆ خوارسەد لە بینی 80 بۆ 90 بۆ سەدایە باشە و هەمومان بە بەحسێکی کورت ئامادە کردووە کە ئەو حالانی کە ماون چین ئیستا ئێمە دایانێرین بۆ سلێمانی و خەڵگلی و گازەنداکە کە حەقی خۆشێتی ئەمانە کۆمەڵیان بە پێویستیان ئەم کۆمەڵی لەم حالانە پێویستی بە کۆمەڵی بەشەیە کە لە کەلات بکرێتەوە کە پێشتر تەقدیم نەکراوە. باشە من دێمەوە خزمەتت باسێکی سەردانی وەزیری تەندروستی شەکەین و باسیەوەنە شەکەین کاک شاب ینی هەر گەر بڕوانیتە گرانی نرخی مڵک لە گەرمیان گەر بڕوانیتە ئەو هەموو ئۆتۆمبیلەی بار هەڵگرەی لێرەوە هاتوچۆکەن چ بێرەیە تێپەڕن وەکو وێزگەیەک چ لێرە ئەمێننەوە و بارەکانیان دانین کافیە بۆی تێبگەین کە کەلارەکرێ شارێکی بازرگانی وەکو تری عیارە 24 بێن بەڵام لەگەڵەوەشە نەبووە بە شارێکی بازرگانی و گەنجێکی زۆری بێکاریش هەیە لێرە ئێوە لەو ڕۆوە چیتان کردووە؟ ئێمە موقعی جوگرافی کەلار لەبارە بۆ ئەوەی مەسەلەن ئێمە بەلای کەمەوە ئەگەر ئیمکانێتی مادی و حکوومەت ئیمکانێتی خێرانی دارایی تێپەڕێنێ مەسەلەن ئەتوانێت گەشت و گوزار باشترین شوێنە ئێمە بۆ ئەوەی ترین قسە کە من چەند ساڵە لە بەرنامەکان ئەیکەم جگەل لەو غەسالە و کات نازم معمەلی بلۆک و معمەلی چیمەنتۆ و شتانی لە سەراوی سیروان هەیە چه سوودێکی ئێمە توانین ئەوە وەکو پرۆژەی گەشت و گوزار زۆر ئیسفادەی لێ بکەن و کۆمەڵێک گەنجیش کۆمەڵێ دەرتووی زانکۆ پەیمانگان کە ئەمڕۆ هاتن بۆ گرتبوونەوە لە بەردەمی قامێتە یادداشتمەکان لێ قسەشمان بۆ کردن بەڵام لەگەڵ ئەوە شارێکی تیجاریە کەلار لەبەر ئەوە هەم موقع جوگرافیەکەی واکەوتووە لەسەر چوارڕێیانێکە کەلار بەستێتەوە بە خواروی عێراق بەقدری بە ئێران بە سلێمانیوە ئەمە گرنگی خۆیە لەگەڵ ئەوەش مەسەلەن ئەم دەواازەیە ئەکرێ ناوم بکرێتە ناوەندێکی بازرگانی گەورە پەروەزخان مەسەلەن ناوچەیەکی تیجاری حڕی بۆ بکەیتەوە ئەمانە هەمووی پرۆژەن بەڵام ئەمانە هەمووی بەسراوە بە وەزع سیاسی و قەیرانە دارایەکەوە ئەگەر بکرێت مەسەلەن باش ینی دۆخە سیاسەکە قەت هێندە ئێستا لەبار نەبوو قەیرانی دارایی سوپاس بۆ خواوات تێپەڕیوە تا ڕابەرەوەمان هیچ نەبێ بە نسبەت موچەوە تێپەڕیوە بۆ ینی خۆ بۆ نمونە کەلار هەموو ساڵەکانی کەلار لە 2014ەوە دەست پێ ناکە ئەوە ئەم مانگی کۆتایی ئەم مانگی دوی لە پێشمانە 50 ساڵی ڕێکە کەلار قەزایە نیو سەد هەیە کاکیاتگەر کەلار ئەگەر بەراوردی بە تەمەنی کەلار بکەیت 50 ساڵ بوو فراوانبوونیکی ئەو گەشەکردنێ ئەتوانم بڵێم ناسروشتەیە کە ینی فراوانبوونی گەڕەکەەکانی فراوانبووری خەڵکەکەی سەرباری ئەوەشە کەلار گەشەی باشی بەخۆی بینەوە ئێمە تەنا باسەکەین پێشی ئێمەش ئیدارەکەی پێشی ئێمەش ئیشی زۆر باش کردووە لە کەلارە لە بواری ڕێگاوبان لە بواری کۆمەڵی پرۆژەی خزمەتگوزاری زۆر گەورە لە کەلارە کراوە بەڵام کەلار بە بەردەوامی لە گەشەستەندن نایە بگەرەوە لە فراوانبوونایە کەلار ینی شوێنێکە خۆمان پێڵێ شوێنی کار و کەسابەت و ئەوانەتانێ سەرباری ئەو پرسیارن بەڵام ئەکرێت لەمە فراوانتر و زیاتری بکەن مەسەن یەکێک لە گەلەکانیش کە لە دەوڵەمەنەکانە کرێەوەیە کە ینی وەکو خۆیان ێژن پارەیەکی زۆریان لە بەردەستە و نایخەنەمە یا ڕەنگە لە سلێمانی و لە هەولێر و لەوانە بیخەنە ئیشەوە مڵکی پێ بکڕن بەڵام لێرە لە کەلار ینی بۆ نمونە تا ئێستا مەلەوانگەیەکی ڕێکوپێکی تیانە تا ئێستا شاری یاریەکی ڕێکوپێکی تیانە تا ئێستا شوێنێکی ڕێکوپێکی تیانی وڵاتیان بڕۆن ئیسراحەتێکی تیا بکەن ئێمە ئێستا ناوچەی پیستازی گەورەمانێ داوام کردووە لە مستەسمیرەکانی کەلار بێن کاکە کارگە و شت بکەنەوە ینی ئێمە ڕوبەرێکی زۆر فرەوانمانێ ناوچە پیستازی گەورە لە نزیکی گردەگۆزینە ئێمە لەگەڵ لە چیە ترسن لە چیە ترسن ئەوە تا چەند ڕاستەوەشوێنی تری کوردستانەیە کاک شاب ئەفم بکەیت ینی ئەوترێت داوای پشکیان لێکرێت کە یەکێ دێت پارەی پێوەی شێبکە لێرە ڕێگری بۆ دروست سەکرێت
ئاسانکاری بۆ ناکرێت وایە من هەر مستەسمریە لە کەلار بێ و دەرەوەی کەلار بێ ئێستا ئەوانەکە گویان لە دەنگما ئەوانەکە گویان لە دەنگم بێ هاتوتە ئەوە ئێمە لەگەڵ عریزەکەی کە بەرزی کردێتەوە بەمە ئێمە لێرەشەوە دیسان لێرەشەوە داواکەن هەر کەسێک بۆ بەرێنانەکە لە سنووری ئێمە بێ منەت دێبێتە لا ئێمە هەموو ئاسانکارێکی بۆکەین بۆ سوپاسشەکەین ئێمە لەگەڵ ئەوەشە باسی چەمی سیروان ئەوانە تەلەکان ئێمە لەگەڵ نەوت و کانزەکانی گەرمانە پێش لە 2009 کۆت لە مانگی 2009 بینێکمان کردووە چەندین کۆمنەوەمان کردو لەوبارەوە بریارمان داوە ئێستا لە دیسری گردەگۆزینەوە تاکو ئەچێتە ئیسایی دێ ئیسایی ئەو چەمە ئەوانەی کە کارگەکانی چەوەکان قەسالە و چەوەکان ئەوانە ئیتر مۆڵەتیان بۆ تازە ناکرێتەوە. دکتۆر پرسیاری ئەو نەخۆشخانە سەد قەڕەوێڵەیەم لێ کراوە و یەکێکی دیکەش لە گلەیەکان سەبارەت بە نەبوونی پزیشکی ئافرەتانە بە تایبەتەوانەی تایبەتن بە مناڵبوون. ئەم کێشەیە چییە و من کاک دکتۆر سامان وەزیری تەندروستی هەر لە پاسەکە لەو جێگەیەوە دانیشتە بوو وتی سەردانی کەلارەکەم بەم زۆنە پێم خۆشە بزانم سەردانەکە کەیە و خۆتان حازر کردووە بۆی ئەو هەموو کێشە و کەم و کورتێ بخەنە بەردەستی. تاوان لە بەخێراتنی جەنابی وەزیرەکەین هیوامان پێیەتی کە ئەم کابینەیە بتوانێت کۆمەڵش جیاواز نەک بۆ کەلار بۆ هەموو شار و شارۆچکانی دەرەوەی سنتەرەکان بکات کە ئەمە کە باسی کەلارەکەین مە بەسمان کفریە مە بەسمان ڕزگاریە مە بەسمان هەموو ئەو شوێنانەیە کە ئەکەوێتە هەمان کێشە هەیە. ژماری پزیشکانی ژنان و مناڵبوون هەیە بەڵام کەمە ئەو نەخۆشخانەی کە هەیە نەخۆشخانەکە خراپ نییە بەڵام بچووکە باشە چکەیسە بەشێکی بەڕێبەرایەتمان بەڕێبەرایەتەکەمان بینای خۆی نییە لە ناو بەشێکی ئەو بینایی نەخۆشخانەکەینەر پێشمنەوە نیشتە جێبوون. ژمارەی پزیشکان لە ماوەی 4 ساڵایمە کۆمەڵی شمان کرد و هەرباسیەوە نەکەین کە ئەمە کۆمەڵێ مەشاکیل و کێشەی هەیە لە ماوەی 4 ساڵای ژماری پزیشکانی پسوەرمان دووهێند کردووە بەڵام ئەمە هەر نەبووەوەی ئیکتیفای زیاتی بکاو کە گلەی و گازندەی هاوڵاتیان بەرەو نەمان و کەمبوونەوە بووە. ژێرخانی تەندروستی ئەم ناوچەیەک و بدایەت ئاماژەم پێدا زۆر ژێرخانێکی خراپ و نەبوو بوو ئەمە پێمان وایە ئەمە میماندووترین بەڕێوەبەرایەتی تەندروستی بوو لە ناو وەزارەتی سەحایە کە تەسلیمی ئەمە کرا. هاتین برۆمان بە هەندێک سێکتەردا وەکو سێکتەر کەرتی تایبەت تەمان چاوەڕێی حکوومەت ناکا پێویستی بە حکوومەت نییە ئەوەیە کە تۆ کۆمەڵێ وەبەرهێن و کۆمەڵێوانی کە پارەدارن بیان هێنیتە ناو دۆسەکەەوە و هاوکارامی ئەوەمان کردیسە لە شاری کەلارێکی کە لەو شارانی کە کەرتی تەندروستی تایبەتەکەی زۆر بەهێزە سێ-چوار نەخۆشخانە کاریگەری لەسەرەوە نەبووە کاو هاوڵاتیانەی کە درامەتیان سنووردارە بۆ نمونە پزیشکێک لە کەرتی تایبەتە سوود لە تواناکانی وەرەگیری هەمان پزیشک لە کەرتە گشتێکە و حکوومیەکەشە سوود لە تواناکانی وەرەگیرێ کارەکەی خۆی بەڕێک و پێکیەکە بەڵێ سەرزەمە پزیشکانێک کە لەم کەرتە تایبەتە ئیشەکەن کە کۆمەڵی خەسخانەی گەورەی مۆدێرن ئیسەک کراوەتەوە هاوتایەوانن کە لە ناو شاری هەولێری پایتەختی خۆشەویستی شاهان بە مواسەفات بە هەموو شتێکەمە هەر لە بناغەوە ئەوە کراون ئەو پزیشکانی کە لەوێ کار دەکەن هەمان پزیشکن کە لە لای ئێمە کار دەکەن بەڵام تامان بەهۆی قەیرانی دارایەکە و کۆمەڵ شتەیە لای ئێمە نیە لای ئەوانەیە بۆ نمونە قەسەرە ئیسە لە یەکێک لە نەخۆشخانە تایبەتەکان ئەمجامەتر لە ناو شاری کەلارکە ئەمە خۆی بۆ خۆی پێشینەیەکی پێشتر نەبوو ئەم شتە بەڵام لەگەڵەوەشدا مەسەڵەن فریاکەوتنەکەمان پێویستی بە گرنگجێ پێدانی زیاتر هەیە کە ماوەی پێشوو جێگیری سەرۆکی حکوومەت بەڵێنی هەندێشتی پێداوین ئێمە چاوەڕێی جێبەجێکردنی بەڵێنەکانی کاکشاب وردە لە کۆتایی نزیکە بینەوە کاتەکەریاندا و کارەچکە میوانی دیکەشمان هەیە پێم خۆشە قسەیەکم بۆ بکەی لەسەر لیژنەکانی قایم خامیت هەندێک جار گلەی لە بخاڵی سنووری ئەکرێت کە هەندێک بابەت لی دێتە ناوەوە کە نابێ بێتە ناوەوە هەندێک بابەت دەستگیر ئەکرێت کە ئەبێ لەوێ دەستگیر بکرێت و کۆتایی پێبهێنرێت ئەوە دەستیان خۆش بێ و لە شیان ساغ بێ و کارێکی باش و پیرۆزەکەن بەڵام لەگەڵەوە هێشتا وترێت چ بەنسبەت کەرتی دەرمانەوە کاک دکتۆر خۆشی ئاگادارترە لیژنەکانیەوە چیان کردووە کێتان سزا داوە و ئیجراعاتی تونتان چیە بێت لێرەوە ڕای بگەێنی ئێمە 12 لژنی هاوبەشی قایمەتی قەزای کەلارمان لە سەرجەم دام و دەستگا پەیوەنددارەکان تایەتە لە تەندروستیەوە لە ئاسایشی ئابووریوە لە چاودێری بازرگانیوە هەموو ئەو لایەنە پەیوەنددارانە لە فێتەنەنی گەرمیانەوە هەر هەموو ئەوانە نوێنەریانەی لە لژنەکانی ئەمە سەرباری نوێنەری قایمقامێت ئێم لژنەکانی ئێمە خۆشبەختانە لە ئەگەر بەراوردێکم لایە 2010 بۆ 90 بکەین هەست بە جیاوازێکی زۆر ئەکرێ مەسەن ئێمە لژنەکانمان لەم ئەم 12 لژنەیە لە 2019 1490 هەڵمەتی گەڕان و پشکنینیان کردووە ڕۆژانە 23,000 دوکان و مارکێت و مەلەوانگە و کافتریا و ئارایشگە و ئەلوە و مۆلیدە و
کارگە و بازار و شێشخانە و شوێنە جۆرا و جۆرەکانیان بەسەر کردێتەوە 1536 شوێن کار لە ئەنجامی ئەوانە سزادراون بە شێوەیەک 1994 شوێنیان بە غەرامەی مادی 342 شوێنیان بە سزای داخستن و هەندێک ئیجراعاتی قانونیشمان کردووە بەشێک مەسەلەن لەوانەمانە ڕوبەڕووی یاسا کردێتەوە لەم فترەیە ئێمە باسی خۆراکی بەسەسوو یەکێک لە دەردەکوژندەکانەکە ئەمڕۆ یەکێک لەوە خەتەرانەیە کە هاوڵاتی ڕۆبڕۆ ئەبێتەوە بەداخەوە هەندێک جار کێشەی لە لەژنەکانی ئێمە لەوە هەندێک شت مەسەلەن لە پەرۆسخانەوە داخلە بێت ئەم ڕێنمایی لەژنەکانی لێرە لە کەلارین باسی واکەن بێگومن خاڵە سنوورەکانی تریش کێشەی خۆیانێ بەڵام بەنسبەت کەلارەوە قسا گەرمیان ئێمە ئەو مەوادانەی داخلە بێت ئەبێ مەسەلەن ماوە بەسەر شتونەکەی مەسن بۆ نمونە لەزگە نەبێت یعنی بێشتێکی بگۆڕێتەوە مەسەلەن تۆ لە ئێرانەوە ڕێگەی پێ نادرێت سەرەکەی لە مەسەلەن لە حاج عومرانەوە دێت ئەچیتە سەر کۆگایەک ئەڵێ کاکە من بەو فلتەرانە هەمووی هاتوو دێتە ئێرە ئینێری بۆ پشکنین هەندێک جار کەواتە بێت لە حکوومەتەوە لە مەرکەزەوە حکوومەت بیر لەوە بکاتەوە لە ڕێگای حکوومەتەوە چاودێری بازرگانی دەور ڕۆڵ و زیاتر ببینێت لەو نانە ئێمە دەنگکان ئەگەیێنین لەو خزمەتتانابین دکتۆر زۆر بە کورتی بێ کاتم تاو لەسەر دۆسی دەرمان لە ماگی سێ ئەم ساڵە ئێمە بەرنامێکی زۆر تۆپمان حاضر کرد کە هەم ئەو دەرمانی کە ناوخۆ بەکاردێنێژەوە بەوەی کە سەررجەم ئەو شوێنانی کە دەرمانی تێدەدرێت بە نەخۆش بکرێت بە دەرمانخانەی نەڕسمی شەوتێکی باشی ئەمانەمان بڕی بەڵام بەداخەوە لەلایەن لایەنی بەرامبەرەوە ڕێگری کرا لە وەستانی ئەم بەرنمەیە و ئەو دەرمانەشی کە لێرەوە ئەچێ بۆ شوێنەکانی کە ئێمە بەوەی کە ئەندامان هەیە لە ناو لیژنەکەی یاساییشە تا ئێستا بە هیچ شێوەیە کۆنتترۆل نەکراوە ئێرە شوێنێکە بۆ داخڵبوونی دەرمانی بێمۆڵەتەوەوانە بۆ شارەکانی دیکە ینی لێرە وەکو مووقعێک وەکو محەتەیەک پێاتە لێرەوە گوێزرێتەوە من کاتمەریێندا و کاربوو زۆر سپاسانەکەم هەرچین ئەزیزانم لە وێزگەیەک ئەوەستین دوو میوانی دیکەمان هەیە و لە خزمەت. ئەزیزان دووبارە سڵاوتان لێبێت هەر لە کەلارین و بەردەوامین لە خستنە ڕووی باس و کێشە و کەم و کوڕیەکان و گلەیی هاوڵاتیان و بێگومان وەڵامیشتان بۆ وەردەگرینەوە بۆ ئەم بەشەی بەرنمەکە میوانداری دوو میوانی ئەزیز و بەڕێزم کردووە هەریەک لە بەڕێزان خات و شادی حسێن بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی گەرمیان و هەروەها کاک یونس ئەحمەد جێگری سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان بە خێراتنی هەردوولاتانەکەم سەرچاومان هاتن. کاک یونس لە جەنابتانەوە دەست پێ بکەم دیارە ئێوە وەکو ئیدارەی گەرمیان ینی سەرڕایەوەی هەنگاوی باشنراوە کە بە جادە و شەقام و کۆڵانەکانە تێپەڕی ئەبینی کە هەنگاوی باشنراوە بەڵام گلەی شەیە گلەیەکان لە زۆر شت خۆیان ئەبینەوە هەر لەوەی کە بۆ نمونە لە تایبەتە بە تەواو نەکردنی هەندێک ستی و گوند هەیە لێرە کە تەواو نەکراوە هاوڵاتیان پاری خۆیانیان داوە یا تاگاتە کێشەی کارەبا تاگاتە بابەتی دیکەی ڕێگاوبان کە هاوڵاتیان دەڵێن ڕێگاوبانەکان ڕێگاکانمان ڕێگەی مەرگن من دەنگی ئەوانت بۆ گوێزمەوە و پێم خۆشە جەنابتان وەڵامیان بیتەوە. زۆر سپاسانەکەین سەرەتا بۆ بەسەرکردنەوەی سنووری گەرمیان عفو دیارە ئەوە گرنگیدانی کەناڵە ئازیزەکەتانە بەم سنوورە ومێدەوارم دەنگمان لێرەوە ئەو ڕوونکردنەوەوانە بگاتە جێی مەبەست سەبارەت بە گەرمیان خۆتان ئاگادارن ئیدارەی گەرمیان ئەوە بۆ زیاتر لە 2010ەوە بە بەردەوامی کارەکە لەم سنوورەیە سنوورەکەی پێشتر قەزاکانی کەلار و چەمچەماڵ و کفری بووە بەڵام ئێستا کەلار و کفریە وەکو ئیدارە تاکو قەیران نەهاتبوو بە پێی ئەو پلانەی دامان ڕشت بوو کۆمەڵێک پرۆژەی باشمان لە سنوورەکە لە بوارە جیازیەکانی خزمەت گوزاریە ئەنجامدا بوو بۆ نمونە لە بواری کارەبایە ئێمە کۆی گوندەکانی گەرمیانمان لە ڕووی کارەباوە تەواو کردبوو تەنیا 40 گوند نەمێنێ کە ئێستا کۆتا پلانمان ئەوەیە کە ئەو 40 گوندەش کارەبایان پێ بگەێنین و لە ناوەندی شاری کەلار و کفریەوانش کێشەی کارەبامان زۆر کەمترە لە چاو شوێنەکانی ترە پێشووتر لە ڕووی کارەباوە ئێمە تێکەڵ بووین لەگەڵ سلەیمانیە بەڵام ئەوە بۆ 2 ساڵ ئەچێ ئێمە پشتی خۆمان لە سنووری پارێزگای سلێمانیە وەکو کارەبا
جیاکراوەتەوە ئەو پشکش بە پێ ئەو پلانەی کە لەلایەن بەڕێوەبەتی گشتی کارەبای گەرمیانەوە هەیە دابش ئەکرێت لە ڕووی ئاوا وابزانم کەمترین ئەوەی کە ڕەنگە کەمترین کێشەی ئاومان هەیە لە سنووری کەلارا ینی توانیمانە تاب ئاسێکی باش کێشەی باشەوەکو کەمترین کێشەی ئاوخانەیە دیارە بەشێکی فەزلەکە گەڕێتەوە بۆ ئاوی سیروان بەڵام چه سوودێکتان لە ئاوی سیروان بین ئێمە وەکو لە ڕووی بۆ ئاو ئێمە سەرچاوی سەرچیمان ئستا ئاوە لە ڕووی ترەوە ئێمە ئێستا بۆ ئەوەی بگەینە ئەوەی بتوانین بە ڕاستی سوود لە ئاوی سیروان وەرگین لە ڕووی کشت و کاڵیەوە ئێمە ئێستا دوایەوەی کە مێدەوارین بەنداوی باوەنور کە ماوەیەکی زۆرە وەستاوە دووبارە دەست بەکار بێتەوە هەموو پلانەکان ئامادە کراوە ئێستا ئامادەسازی ئەکەن ئامێرەکان دێنن لە بەپێی ئەو پلانە ئەو پلانەی کە بە من ڕاگەیاندراوە لەلایەن وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەوە لە سەرەتای مانگی دۆ دەسەکەنەوە بە کاری عملی لە پرۆژەکە ئەکە ئەو پرۆژەیەمان تەواو کرد ئێمە ئەو پرۆژەیە لە ڕووی کشت و کاڵیەوە بۆ سوودوەرگن لە ئاوەکە پرۆژەیەکی ئاودێری گەورە هەیە پلانی بۆ داڕێژراوە و ئەگەر ئومێدەوارین قەیرانی دارایی بەرۆکمان بەردا و حکومەتی هەرێم بتوانێت بودجەی بۆ دابینکە بودجەیەکمان پێویستە لە سەروی 100 میلیۆن دلار بۆ پرۆژەیەکی ئاودێری گەورە کە سوود لە ئاوی سیروان وەرەگرێت دوای تەواوکردنی پرۆژەی باوەنور. سوپاسانەکە من دێمەوە خزمەتە شادیەخان باسی پارەی کرد وتی ئێمە پێویستمان بە پارەیە بۆی پرۆژەیەک بخرێتە سەر پێ هەر لێرەوە ینی داخلی بابەتەکە بین ئەگەر کەرتی کشت و کاڵ کە ئێوە لێرە سەرپەرشتی دەکەن لەگەڵ ستافەکەتان گرنگی تەواوی پێ بدرێ ناتوانێت وەکو نەوت ببێ بە سەرچاوی پارە بۆ حکوومەتی هەرێم و بۆ ئەم سنوورەش. سپاس بۆ تۆ کاگیارگار و بۆ ئەم دەرفەتەیش ئێمە هیوادارین لێرە بتوانین دەنگی بەڕێبەرایەتی کشت و کاڵ و گرفتەکانمان بگەێنین بە سەروی خۆمان. ئێمە کە باسی پارە ئەەکەی بە دڵنیاییوە کشت و کاڵ یەکێکە لەو کەرتانەی کە پشتگوێ خراوە لە پلانی حکوومەتی هەرێمە لە باشترین حاڵەتەکانە 1.8 بودجەی هەرێم بۆ کەرتی کشت و کاڵ دابین کراوە. ئێمە چەند ساڵێک پێش ئێستش پەیمانمان پێدراوە کە هەوڵ بدرێ بەهۆی کە قەیرانەکان دروست بوو پلان وا بوو کشت و کاڵ بکرێتە جێگرەوەی نەوت بەڵام بەداخەوە ئێمە ئەومان نەبینی سەرڕای ئەوەی کە ئێمە ساڵانە بودجەیەک هەبوو پێڵێن بودجەی پاڵپشتی کشت و کاڵی ئەو پاڵپشتیە کە ساڵانی پێش قەیران هەبوو لە کاتی قەیرانە زۆربەی کات نەبوو ئەوە وای کرد کە ئێمە متمانە لە نێوان ئێمە و جوتیارە هەر نەما خۆشبەختانە هیچ هەستێکیان بەوە ناکرد کە سربەخۆیەکیان هەبوو لە ئیشکردنیشە ئەمە وای کرد کە ئێمە دوور ببین ماوەیەک هەبێت لە نێوانی ئێمە و جوتیارە. ئێمە ئەگەر بمانەوە کەرتی کشت و کاڵ بکەینەوە جێگرەوەی نەوت ئەوە ئەو کاتە ئەبێ حکومەت پلانی سەرتاسەری ڕابگەێنێ بۆ کەرتی کشت و کاڵ مەسەلەن کە تۆ بەرهەمێکە خەیتە بازارەوە ئەبێت تۆ کە گرنگترین بەرهەمی گەنمە لە کورسانە کە ئێمە پلانمان بۆی نییە کە ئێمە ئێستا قەیرانێکی ئابووری بەسەر کورسانە بێ ئێمە گەنممان نییە لە کورسانە ئیدامەی بە خۆمان شارەکە تا ساعتی ما دەکاتە سەر ئاردی بایعی ئێمە تا ئێستا وەزارەتی بازرگانی حکومەتی ناوت لە ئێمەی کڕیوەتەوە ئەمە یەکێکە لە گرفتەکان ئێمە سەرڕای ئەوەی هەرێمی کوردستانیش کە کەرتی کشت و کاڵی پشتگوێ خستووە ئێمە وەکو گەرمیان دووجار زەحی ئەم وەزعین کە ئێمە تا ئێستا من پشتی خۆم لە پاڵپشتی کشت و کاڵی نازانم چەندە پێمەڵێگەڕاونەتەوە بۆ وەزارەتی کشت و کاڵ ئەم پرسیارەتان کردو وەڵامی ئەوان چیە؟ بەڵێ وەزارەت دەڵێ پشکی ئێمە لە ئێمە و هەڵەبجە لە زمانی سلێمانیە من بە 12.4 سلێمانی دانراوم یەکێکی تر لە هەڵەکانەوەیە کە ئێمە لەسەر ڕوبەری کشت و کاڵی پارە تەرخان نەکراوە لەسەر ڕێژەی دانیشتوان پارە تەرخان کراوە ئەو پارە تەرخان کراوەش لەسەر ئەساسی ئەو ڕێژەی دانیشتوانی گەرمیانە کە ناگاتە 300,000 کەس بەڵام من بە قەرارێکی سیاسی هەموو دانیشتوانی کەلار و ناوچەکان کە نفوسیان سەر بە خانەقین و کەرکووکە گەڕێنراونەتەوە بۆ کەرکووک ئەوانە بە دانیشتووی گەرمیان حساب ناکرێن ئەمەش خۆیان جوتیارن لای ئێمە. کاک یونس هەر بەنسبەت کێشەکانی ناو کەلارەوە ینی بۆ نمونە یەکێک لەو نامانەی بۆ من هاتووە کۆمنتاناڵێ ئێمە کێشەی تاپۆمان هەیە لە کەلار بۆ 10 ساڵ زیاترە پێویستمان بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران ئەمە یەکێکیان بابەتێکی دیکەڵێت
بۆ نمونە باسی کۆمپانیایەکە ناوی ناهێنم بۆی نەبێ بە تەشیر کە خانوەکانی بەردەسووری وەکو خۆیان دەڵێن بە نوقسانی دروست کردووە بەس بۆی بزانن کە من دەنگیانم گەیاندووە باشە سەبارەت کێشانە ئێوە نابێت چارەسەری بکەن نابێ لایەن لێ بکەنەوە باش سەبارەت بە بەو پرۆژەی بەردەسوور ئەوە دیارە زیاتر لە 10 ساڵە تەواو بۆ خەڵکیان نیشتەجێیە و هەر لە کاتی خۆیان فعلەن کۆمەڵێکەم و کورتی هەبوو لەو پرۆژەیە و لەسەر ئەو بنەمای ئێمە کاتی خۆی لە 2015 لایەنە پەیوەنددارەکان کۆنووسێکمان کردووە کاتی خۆی بڕیارێکمان وەرگرتووە ئەو بڕیارەیە بریتە لەوەی کەەوە هەموو ئەو کەم و کورتیانی کە دەستنیشتان کراوە چاک بکرێتەوە و لە دەرەنجامی ئەوەی کە ئەو بۆ بەرهێنە بڵێن زیادەڕەوی کردووە لە پرۆژەکە 60 یەکەی نیشتەجێبوون لەسەر ئەرکی خۆی کرا سەپێنراوە بەسەری ئەبێت جێبەجێکە و ئەو بڕیارەی ئێمە پرۆژە بڕیاری ئێمە نێدراوە بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە کابینەی پێشووترە لە کابینەی پێشووتریشە بە ئیمزای بەڕێز نێچیروان بارزانی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان مساعدەقەی ئەو پرۆژە پێشنیارکراوی ئێمەی کردووە و ئێستا ئەو پرۆژەیە سەبارەت بە کەم و کورتەکانی تا ئێستا بەڕاستی ئەو تەواوی نەکردووە و تەواوی نەکردووە ئێمەش وەرمان نەگرتووە یەکەم ئەو بەنسبەت یەکەکانەوە ئەوە ئیشتیایە بەردەوامە و تا ئاسێکی باش ئیشی تیا کردووە سەبارەت بە کەم و کورتەکان بەشێکی تەواو کردو بەشێکی ماوەتەوە تا تەواوی نەکە ئەو مافکەوتەی کە ئەو هەوێتی لە سەنووقی نیشتەجێبوونە کە مافکەوتێکی ئێمە ئەو مافکەوتەش ڕاگیراوە تا تەواوی نەکە پێی نادرێت سەبارەت بە سوودی هاوڵاتیان ئەگەڕێتەوە لە دنیایەوە سەبارەت بە پرۆژەکانی وەبەرهێنان بە پێی یاسای وەبەرهێنان لایەنی پەیوەنددار بە سەرپەرشتیکردن و بە دوواداچوونی ئەو پرۆژانە دەستەی وەبەرهێنانە و بەڕێوەبەراتی وەبەرهێنانی گەرمیانە لێرە لەگەڵ ئەوەش ئێمە بە بەردەوامی لە پاڵ ئەوەنش ئێمەش بە بەردەوامی سەردانەکەین و بەردەوامی متابعەکەین و بۆ ئەو چەندین جار سەردانی ئەمەیان کردووە ڕەنگە هەنێ لە کێشەکان کێشەی هوەری بن ئێمە لەگەڵ ستافی هوەریە لەسەر هێڵی بە بەردەوامی بۆ ئەوەی ئەو کەم و کورتیانە نێڵین سەبارەت کەی نامێنێ ینی ئەگەر بۆ منەوە هاوڵات سەخفی کاتێکیان پێ بڵێ ئەمە پرۆسەیەکی بەردەوام پرۆژەکە لە جێبەجێکردندا ئێستا ئەو نەبووە باشە لە پرۆژەکە لە جێبەجێ وەکو هەر پرۆژەیەکی تر تو بەردەوام بێ متابعی بکەین ینی ئەم خەڵکانە لەو جۆرە خەڵکانە نین کە پارەیەکی زۆریان هەیە و مڵکی خەڵکی کرێکی و داماوی ئەم شارە و ئەم وڵاتەیە ئەوەی هەموو ئەمەلیان لەو ستیە لەو گوندە لەو شوێنی نیشتەجێبوونە کۆکردوێتەوە خۆی بەداخەوە پرۆسی وەبەرهێنان لە بواری نیشتەجێبوونە بە پێی یاسای وەبەرهێنان کە پێشتر هەبووە ئەو یاسایە ئەبێ پێداچوونەوەی بکرێت هەموار بکرێتەوە بۆی حکومت ئێمە وەکو ئیدارات زیاتر بتوانین دەستکراوە بین بۆی کاری لەسەر ئێستا تەنانەت سەرپەرشتیکردنی ئەو پرۆژانە لە دوور و نزیکەوە پەیوەندی بە ئێمەوە نییە. سوپاسدانەکەم شادی خان هەر بنسبەت کشت و کاڵەوە ئەم ناوچەیە زیاتر بەچی بەناوبانگەوە ئێوە ئەگەر هاوکاری بکرێن و بودجە و ستافی تەواوتان لە بەردەست بێ ئەتوانن بیکەن بە ناسنامەی ئەم ناوچەیە ئیتر گەنمەیان برنجیان هەر بەرهەمێکی دیکەیە لە کاگیادگار لە ڕووی دانەوێڵەوە ئەتوانم بڵێن بە پلەی یەکەم ناوچەیەکی بەرفراوانی و بەپیتە بۆ گەنم بە دەرەجە دوو بۆ جۆ دێ کە بەداخەوە حکوومەتی هەرێم بەهۆی ئەوەی پاڵپشتی ناکە جۆ تەنها ئێستا جوتیاران تەنها بەشی ئاژاڵەکانیان ئەیچێنن چونکە لە بازار پارە ناکە ئەوە دوو بەرهەمی سەرەکیە کە زۆر سەرکەوتووە لە ناوچەکەمان لە ڕووی باخداریەوە هەموو جۆرە مزرەمەنەکان و لەگەڵ خورمایە دوو بەرهەمی سەرەکین کە لە ناوچەکانی تری کورسان ئەتوانم بڵێم کەمترن ئەگەر برەوی پێ بدرێ حکومت بیخاتە بەرنامەی کارە و پاڵپشتی جوتیارەکان کاتوانین وەکو بەرهەمێکی سەرەکی گەرمیان بڵێن گەشەی پێ بدات و بەشی ناوچەکانی بەنسبەت کارگەوە ینی هیچ کارگەیەکەیە بۆ نمونە بتوانێت دۆشاوی تەماتە دروست بکە لێرە نازانم زەیتیەک زەیتی زەیتون بێیان زەیتی گوڵە بە ڕۆژە بێت دروست بکات ئەم ڕۆنانە دروست بکە یان تا ئێستا شتانە لێرە نییە چکە یەکێ لە پلانەکان کە من لەگەڵ جەنابی وەزیری کشتتوکاڵە باسم کرد ئەوە بوو کە کارگەی بچووک بۆ ناوچە و شارەکانیشدا بنرێت ئەمە لەکوێیەوەیە لەکوێی پلانەکە لە خۆشبەختانە من لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بەڵام بە حکمیەوە ئێمە لە زمانی قەیرانە دەست بەکار بووین بەڵام ئەم دوو ساڵی دوایی لەگەڵ خاوەن سەرمایەکانە قسەم کردووە ئێستا ئێمە و جوتیارمان هەیە جوتیارمی سەرمایەدارە کارگەی زەیتی زەیتونی کەلاری کردوتەوە بۆ ماوەی 2 مانگە چێت لە ئیشایە لە قوتونان و ئەوانەش هەمووی لێرە هەمووی لای خۆیەتی ئێستا ئەتوانم بڵێم باخی زەیتونەکان ئومێدێکیان پەیدا کردووە ئێستا دوو داواکاریم لایە بۆ ئەو کارگی وشکۆکردنی گەنمە شامیە کرد ئەوە دابرێ ئەتوانن بڵێن ئێمە ئالیکی گەرمیان بەشی ئێمە و ناوچەکانی خوارە بەشخە کاک یونس لێرە ئەوترێت
مڵک لە کەلار لە کالیفۆرنیا گرانترە وایە؟ ئەوە ئەو سەردەمە بوو بڵین پێش سەردەمی قەیرانی یەکەم دووەمیش ئەو کاتە هیچ پرۆژەکانی نیشتەجێبوون زۆر کەم بوون خۆشبەختانە ئیستا پرۆژەکانی نیشتەجێبوون کۆمەڵی پرۆژەی چاکی نیشتەجێبوون دەست بەکار بوون و پرۆژەی تریش لە ئایندەیەکی زۆر نزیکە دەست بەکارە بن و ئەوە کاری کردو بۆ ئەوەی بەو شێوەیە نەمێنە ئیستا توانی بڵین کەلار وەکو شوێنەکانی تری لێ هاتووە. باشە من بروسکە پرسیارەکەم چکە پرسیاری وڵاتیانە مە بەسمە وەڵامی بۆ وەربگرمەوە ینی خەڵکی کفری زۆر لێتان پڕن لێتان ناشارمەوە زۆر گلەیان لێتان هەیە ینی ئەڵێ ئەوەندە کەلار ئەمەی پشتگوێ خستووە هەر لە خزمەت گوزاریەوە تا هەلی کار تا چانسی دەستکەوتنی کارێک بۆ ئەندازیارێک مامۆستایەک نازام هەر پیشەیەک بێت لە کفریە تا کەلار بێت ئەوان بەسەر ناکەنەوە پشتگوێ خستنی کفریش ڕەنگە هەر لە سەیرێکی قەیسەرەکەی کفری بکەین ڕەنگە بەڵگەیەکی باش بێت کە پشتگوێ خراوە. سەبارەت بە پرۆژەی خزمەت گوزاری ئەگە باز بکەین ئێمە کە ئەڵین کفری بە ناوەندی قەزای کفری و دۆڵبەری و گوندەکانی و ناحیەکانەوە بە پێی ڕێژەی دانیشتوان کاتێکە کار بکەین ئێمە ئێستا زۆر زیاترمان بۆ کفری کردەوەکو قەزا لە ڕووی ڕێژەی دانیشتوانەوە ڕێژەی دانیشتوانی ئەوان 2.8 کۆی 12.7 گەرمیانە یعنی ئەتوانین بڵێ 125 دانیشتوانە یعنی ئێمە هەر شتێ بکەین بێ 125 ئەگەر بچیتەوە سەر داتاکان کە ئێمە هەمانە زۆر لەوە زیاتریان بکراوە یەکەم بەندا و بەنداوی باوە شاسوار لەوێکراوە پێشەوەی بەنداو لێرەکرێت دوو بەنداوی تر ئیسا بەنداوی ئاوەسپی هەر لە سنووری قەزای کفریا کراوە بەنداوی خۆرنەوازان هەر لە سنووری قەزای قەواڵی لە سنووری قەزای کفریا کراوە ڕێگاکان بەستنەوەی ڕێگای سەرقەڵا ناحی سەرقەڵا بە سەنگا و بە ناحی زینانە هەر لە سنووری قەزای کفریا کراوە زۆربەی ئەو پرۆژە خزمەت گوزاریانەی کە بەداخەوە ئیستا کارتیایە وەستا ئەو پرۆژانن کە لەسەر پلانی پەرەپێدانی ناوسەرجیازیەکانی هەرێم دەست بەکاربوون کە پشتی شێرمان بۆ کفریدانە لە بەرەوەی فعلەن کفری ئەو کاتە پێویستی بە پرۆژەی باشە. پرسیارێکی دیکە ینی وەکو خۆی خوێنمەوە 6 خاڵی نردووە ئەڵێ شەیدانی کەلار نزیکەی 22 ساڵە دابش کراوە یەک کۆڵانی قیریان چیمەنتۆی تیانە ئەڵێت بۆ نمونە چەند پرۆژەیەک دروست کراوە بەڵام تەواو نەکراوە پرسیاری کردووەڵێت داهاتی پەریۆزخان بۆ کوێ چێت ڕێگەوبانەکانمان بووە وێرانە ئەم پارانە بۆ ناخرێتە خزمەتی کەلارەوە گەل کەلار ناوچەیەکی ئەندە بازرگانیە سەبارەت بە داهات مرکزی و هەمی ئەکەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی $1 مووینەکانی لایەوە ئێمە ئەوەی مەلەفی نەوتە دوور و نزیک پەیوەندی بە ئێمەونیە داهاتەکانی تر سەررجەمیان بەداتا ئەگەڕێنەوە وەزارەتی دارایی و لێەوە دووبارە دابەشبنەوە سەبارەت بە ڕێگاوبانەکانە ئەگەر ئێستا مخارنەیەک بکەیت لە بین ئێرە و لە بین شارەکانی تر گەورەترین پرۆژەی ڕێگاوبان ئێستا لە گەرمیانە جێبەجێکرێت چی بە نسبەت قیرتاوکردن من باز گەرمیانەکەمیان ناو دەرەوەی ئێمە ناو کۆڵانەکان ناو گوندەکانیش کێشیانەیە بەڵام ئێستا دەرفەتەریان دێ ناو کۆڵانەکانیش بەشێ زۆر لە پرۆژەکان ئێستا وەستاون لەسەر بودجەی پەرەپێدانی ناوسەرجیازیەکانی هەرێمە چۆن وەکو لە کفریا وەستاون ئەگەر ئەوانە بکەونەوە گەڕ ئەو کێشەیەمان بنەبڕە بێ هیچ کۆڵانێک نامێنێت ئێمە ئەو پلانی کە دامانەکەم شادیەخان کەمتر لە دوو خولەکم ماوە با لێەوە دەست پێ بکەین گۆشت و ئەمەی پەلەوەر و گۆشتی ئاژەڵ و حیوان و سوور ئەکتیفای زیاتی دروست کردووە لێرە بە هەموو جۆرەکانیەوە ئێمە گەشتوین تەحاڵی ئیکتفای زیاتی لە گۆشتی پەلەوەر و ئاژەڵیشە ئەتوانین بڵێن یەکێکی لە سنوورە بە زۆر باشەکان لە ئەستی سامانی ئاژەڵە ئەنێرێتە دەرەوەشیان بەشی ئێرە و بە ناوچەکانی خواری و عێراقیش پشتیان بە بەرهەمی ئێمە بەستووە ئێمەش خۆمان ساڵانە سەدان هزار بەرهەمی داریبەریە هێنین کە نرخێکی گونجاوی دێن بە جوتیارەکانمان ئەوش هەر پاڵپشتیەکە بۆ جوتیارانمان گرنگی تایبەتیمان داوە بە کوشتکار ئێمە هەرچەند گلەیمان هەیە بەڵام ناڵێن هیچ نەکراوە لە بواری کشتتوکڵ سەردانی کردوین و هەوڵی باشی بۆ داوین بۆ ناوچەکەم ئێمەش بەردەوام ئەبین من کاتەر هێندە هاوکارم بوو زۆر بە کورتی بێت بڵێ ئێمە لە کۆتایە ئەوە ناڵێم ئێمە تەنیا لە ڕووی خزمەت گوزاریەوە کار ناکەین ئێمە ئیستا پلانمان هەیە بۆ ئەوی لە ڕووی ئابووریەوە گەشە بە ناوچەکە بدەینەوە هەلی کار بۆ زۆرترین گەنجی ئەم دەڤەرە بکەین ئێمە پرۆژەیەکی گەورەی دروستکردنی شارێکی پیشەسازیمان ئامادە کردووە ماستەرپلانەکەی هەمووی تاوا بووە کە پیشەسازیە گەورەکان لە خۆی ئەبینێتەوە لە بوارە جیازیەکاندا و بە دەست بەکاربوونی ئەو پرۆژەیە هەلی کاری زۆر بۆ دانیشتوانی سنووری گەرمیان فراهەم ئەبێ و لە ڕووی ئابووریشەوە ئەبێتە پاڵپشتێکی گەورەی هەرێمی کوردستان. کاکیونس ئەحمەد جێگری سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان زۆر سوپاسانەکەم خات و شادی حسێن بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی گەرمیان زۆر سوپاس بۆ ئێوەش سوپاس بۆ و کاتی بە ئێمەتان بەخشی ئەزیزانم لێرەش ئەم بەشە کۆتایی هات
ئەم جارە چین لەگەڵ کۆمەڵێک گەنجی چالاک و جوانی ئەم سنوورە گفتوگۆیەکەکەین چاوتان لەسەر. بەڵێ عزیزان دووبارە سڵاوتان لێبێت لە پاسەکەدا بەزیوین لە خزمەتی کۆمەڵێک گەنجی کەلار و گەرمیان داین لە ناوێکی لە کافتریا جوانەکانی شار. مەبەستمانە ئەمانیش دەنگی خۆیان بگەێنن، ئێمە بە مەبەست لە کۆتایی بەرنامەکە ڕای ئەمان وەرئەگرین بۆ ئەوەی دەنگی ئەمان بگات بە دەرەوەی کەلار و گەرمیان، بگات بە وەزیرەکان، بگات بە سەرۆکی حکوومەت، جێگری سەرۆکی حکوومەت، لایەک لەو باسانە بکەنەوە لەو خەم و کێشانە بکەنەوە کە ئەمان ئێستا ئاماژەی پێدەن. من لە کاکە هەردیەوە دەست پێکەم، کاکە هەردی حەسەن کە هەم ڕۆژنامە نووسە و بە دیاریکراوی اختصاسی لە بواری وەرزشە کارەکە، پێم خۆشە بزانم کێشەکانتان بەگشتی چین، ئەو بابەتانە چین کە مەبەستە چارەسەر بکرێت لێرە بەنسبەت وەرزشەوە ببوورە. سواس بەخێر بێن. جێگەی خۆشحاڵێکە بەرنامەیەکی وا دێتە کەلار و بە دیاریکراویش ینی ئەو بەشەی کە من تیاکاریەکەم بەشی وەرشەکە باخی پێ بدرێت، چونکە ئەم بەشە هەر لە هەرەمەکانی حکوومەتەوە بی دەسەڵاتداران و بیگرە هەتا ئاگاتە کۆتایەکەی زۆر پژوە خراوە. ئەگەر بە شێوەیەکی گشتی باسی گرفتەکانی وەرش بکەین لە کەلارە بە بەرنمەیەک و بە چەندان سعاتیش ناتوانین گرفتەکان بخەینە ڕوو. بەڵام ئەوی کە من ئەمێ لێرە ئاماژەکەم کۆمەڵە گرفتە کە منە گرنگترینیانە من دەسە خەمە سەری کە ئەمە معاناتی وەرشکارانی کەلارە بەگشتی کە ئەوەی کە بۆتە هۆکاری پەککەوتنی دواکەوتنی وەرزش لەم شارە. کاک یادگارە من لێت ناشارمەوە، ڕەنگە شانازیشی پێوەکەم کەلار ڕەنگە تاکە جێگە بێ لە کوردستانە کە 5 یاریگای سروشتی هەیە جگە لە 2 یاریاکە یانی شێوانە. ئەم 5 یاریگایە شانازیە بۆ نەک بۆ بەرپرسان، بۆ هیچ بەرپرسێکی ئەم ناوچە ناتەنها بۆ ئەو کەسانەی کە خۆیان خۆبەخشانە دروستیان کردووە، چونکە هەر یاریگایەکە لە سنوورێکە و کۆمەڵی وەرزشکار خۆبەخشانە دروستیان کردووە. ڕەنگە با یەکجاری بۆ شۆشنا ڕەنگە یارمەتی درابن، بەڵام بەو ڕادەیە ناکە من ئێسش ئاگدارم یاریگای وایە تا ئێسش 6 میلیۆن قەرزارە هین ئەو کاتی کە دروست کراوە. ئەمە یەکێکە لەو گرفتانەی کە زۆر پێشگوێ خراوە لەلایەن هەم فەرمانگە وەرشیەکانەوە هەم فەرمانگە خزمەتگوزاریەکانی ئەم سنوورەوە، ئەوەی کە کارەکە لەسەری زۆربەی لەسەر پارەی تیپەکانە، لەسەر پارەی وەرشکارانە کە ماگانە لیان وەرەگیریە. ئەمە یەکێکە لە گرفتەکان. گرفتێکی تر لەم سنوورە لە کەلارە زۆر بایەق بە تۆپی پێدراوە، ئەوەی کە باسەکەی تۆپی پێکەشمان لە ئێستادا لە خراپترین دۆخایە. هۆکاری ئەوەیە کە ئێمە لە کەلار چل تیپمانەیە، بیسی پلەیەک و بیسی پلە دوو، ئەمانە کەس بایەخیان پێنادا. ینی بە کوردیەکە ینی کە ئەڵەی کەس بە دیاریکراوی ئەبێ کێ بایەخیان پێبات. گرفتەکە ئەوەیە تا ئێستا ئیدارەی شار یەک گرفتێکە دیار ئەم تیپە لیژنەی تیپە میلیەکانمان هەیە، ئەمانە تا ئێستا نازان سەر بکەن. تا ئەم ساتێ من قسە لەگەڵاکەم نازان سەر بکەن. ئەو خولانش کە ئەکرێتەوە ساڵانە هەم خولی پلەیەکمانێ و هەم خولی پلە دوو لەسەر بۆ نمونە سەرۆک لیژنەیەکە لەسەر ئەساسی برادەرایەتی و ڕەفیقایەتی لای بەرپرسێکی حزبی یا بەناوی شەیدێکەوەیەکە کە سوکارەکەی تێچۆکە یەگرناسۆ. ئەمە گرفتێکی تر کە لیژنەی تیپە میلیەکان. گرفتێکی تر کە بچمە سەری ئەوەیە کەمترین بایەق بە سەر شتێک نەماوە لە کەلارە باسی یاری بالەو یا باسکەوە یا وەرشەکانی تر بکەین. دێمەوە خزمەتت کاکاردیە گەر بچینە لای و خاتونە خاتوڤیان سابر چالاکی بواری مافی ژنانە دیارە گەر بەراوردێک بکەی لە نێوان ئێستا و سەرەتای نەوەتەکان دۆخی ژنان و ئافرەتان باشترە لە ڕابردوو، بەڵام بێگومان خەمی خۆتانەیەوەش. بڵێ دەستخۆشیەکەم لە کەناڵەکەتان و زۆر سوپاس کە بتوان ئێوەش دەنگی ئێمە بگەنە لە ڕووی میدیاکانەوە دەنگی ژنانی گەرمیانیش بگەێنە هەموو بڵێن ئەو شوێنە پەیوەندیدارە بە کێشەکانی ژنانەوە. بەداخەوە ئێمەش خۆشبەختانە لایەکشۆ ئەڵێن کە بڵێن ساڵی ڕابردوو لە چاو ساڵانی ڕابردووەوە ساڵانی ترەوە تاوانە گەورەکان لە هەرێم لە ناوچەی گەرمیانە کەم بووە بەرامبەر بە ژنان، بەس بەداخەوە هێشتا هەر بەو تەمۆحین کە ئێمە بتوانین ئەم کێشە و گرفتانە و ئەم توندوتیژیانە کە بەرامبەر ژنانەکرێ کەم بکرێتەوە یان بنەبڕ بکرێ. خۆت ئەگەر بێنە سەر ئەو بابەتی ئەم توندوتیژیانە کە لە گەرمیانە ئەکرێ، زۆربەی ئەوە کە ڕوبەڕوومان ئەبێتەوە ڕۆژانە ئەیبینین ئەوەیە هاوسەرگیری پێشوەختە زۆر بووە، لەگەڵ ئەوەیشە توندوتیژی تەکنەلۆجی یعنی چۆن ئەڵەی خراپ بەکارهێنانی ئامێرە تەکنەلۆجیەکان بەداخەوە ئەمەش بووەتە دیاردەیەکی ناشی لە ناوچەکە. ئەمەیشە ئەوە ئەگەیەنێ کە هێشتا یاساکە بەتوندی
بەکار ناهێنرێ وەکو ئەوەی ئێمە ئاگادان کەسانی یاسایەکمان خراپ بەکارێنن ئیجراتێکی ئەو تویان بەرامبەر ناکرێت بەداخۆ نادۆزرێنەوە یان ئیجراعاتی تحقیقێکی باشتر ناکرێت یان ناگەین پێیان احتیمال ئەمە کەم تەرخەمیە لەلایەن کۆمپانیاکانەوە احتیمالە کەم تەرخەمیە لەلایەن لاینە پەیوەندیدارەکانەوە کە نەتوان بگەینە ئەو کەسانەکە فعلەن یعنی چەند کێشێکمان هەیە وەکو بۆتە باندێک وەکو باندێک خانمانە خۆیان ئامادەنین باسی بکەن لە ترسیەوەی ئەڵێت بەڵێ ئێمە ئەو کێشەمانیشە هەیە ئەو کێشانەمانشێ ژنانە تێنە لامان بێ ئەوەی کێشەکان یعنی بڵێن لە محکەمەیان بە پۆلیسیان بە ئەوراق بکرێتەوە بۆیان بۆ تحقیقکردن لە ئەڵێن لای خۆتان بتوان ئەم کەسانەمانە بۆ بدۆزنەوە بەنسبەت هەلی کارەوە ینی ژنان لێرە گەر بێنە پێشەوە بیانەوێ کار بکەن دەستنانرێ بەڕوویانەوە خۆشببختانم قەیرانە دارایە شتێکی باش لەلایەکەوە بوو بۆ ژنان ئەوەیە کە ژنان سربەخۆیانەوە لە ناو کەرتی تایبەتە ئیسە زیاتر ئەیان بینی کچی لە ماڵەوە چی لە شوێنە گشتیەکانە ئەمە وای کردە ژنان خۆیان سربەخۆیی لە ڕووی داراییوە بۆ خۆیان دابین بکەن ئەمانە هەمووی دافعێک بوو کە ژنانیش خۆیان بێنە ناو کۆمەلگاشان بەشان پیاوان بتوان یارمەتی دەرێک بن هەم بۆ خۆیان و بۆ مناڵانی خۆیان. سپاسانەکەم کاکە ئەحمەد دێمە خزمەتی تۆ بە ڕوخسەتی پەیمان خان دیارە لەناو بەرنامەکەش لەگەڵ بەڕێوەبەری گشتی تەندروستی گەرمیانە ئێمە باسی زۆر خەمی تەندروستیمان کرد بەڵام خەمەکانەوەنە زۆرن گلەیەکانەوەندە زۆرن ناڕزایەتی ئەم سنوورە و خەڵکی کەلار و گەرمیان بەگشتی ئەوەندە زۆرن ڕەنگە بە 3-4 بەرنامە تاو نەبێ پێم خۆشە جەنابیشتان لای خۆتانەوە باسی هەندێک کێشە و کەم و کوڕی بکەن و پێشنیازتان چیە؟ بەڵێ کاگادگار سپاس دیارە مەسلەی تەندروستی لە گەرمیان کێشە و گرفتەکانی وەکو خۆ داماژەت پێکرد زۆرن و ئەم کێشە و گرفتانە هی 1-2 ڕۆژی پێشوونی و هی مانگی پێشوونیە ئەوەی ینی جێگەی پرسیارە مەسلەی خراپی ینی کێشە و گرفتەکانی کردی تەندروستی لە گەرمیانە ناوە ئەبێتەوە بە باس بە تایبەتیش لەم دوایانە پاش شەیدبوونی ئەو پێشمەرگانەی لە سنووری گەرمیانە لەو هێرشانی کە چەکدارانی داعش کردیانە سەریان شەید بوون دووبارە لەو کاتەیە دووبارەیانی کێشە و گرفتەکانی کردی تەندروستی باسی لێوە کراوە باس خراپی ڕەوشی تەندروستی یەکرێت لە گەرمیان منەمەوێت بە وردیانی باسی ئەوە بکەین ئەو کێشە و گیر و گرفتانەی لە گەرمیانە هەن هی ساڵانێکی زۆر لە پێشن بۆ نمونەوەری بگرین لە سنووری گەرمیانە ئەمە یەک نەخۆشخانەمانەیە کە تەندروستی و لایەنە پەیوەندیدارەکان شانازی پێوەکەنەویش نەخۆشخانەی کەلارە کە خۆی هی ساڵی هەفتاکانە یعنی هی ساڵ 1970 ئەم نەخۆشخانەیە کۆمەڵێک بنکە و بەش و ئەوانەی کە دروست کراوە ینی هەر بۆ بە ڕێگری لە ئەو هاوڵاتیانش کە سەردانی نەخۆشخانەکەکەن خەرەباڵغێکی زۆر لە ناو نەخۆشخانەکە هەیە بینای نەشیا و کەمی ژمارەی پزیشکی پسپۆر کەمی پزیشکی نیشتەجێی دێرین و نیشتەجێی خولا و تەنانەت کەمی کارمەندی تەندروستی کۆمەڵێک زۆر ئامێری ساڵانەوە خۆکەلاریش ینی ئێستا بەشی پزیشکی تیا کراوەتەوە ینی یەکێک لەو پرسیارانەی بۆ مناتوەڵێ لاریمان لەوە نییە کە لێراوەیە وترێت توب بە کۆلێژی پزیشکیە چیە کراوەتەوە بەڵام ئەمانە لەکوێ ڕاهێنانەکەن لەکوێ فێرە بن خۆی ئێستا گەر کەرتی تەندروستی و هەموو کێشەی تیابێت کەواتە ئەمانش بەو کێشانەوە ئێستا و بەشەی کە لە جانکۆی گەرمیانە کراوەتەوە بەناوی کۆلێژی پزیشکیەوە خۆی کێشەی هەیە و خەریکە داخرێ لەبەرەوەی بەشی زۆری فێرخوازەکانی داوای نەخڵکردنیان کردەوە بۆ زانکۆکانی تر و بە تایبەتیش سلێمانی ئەمەی کە لە تەندروستی گەرمیانە هەیە ینی کێشە و گرفتەکان زۆرن ئێستا ئێمە لە گەرمیانە مەڵبندێکی 24 کاتژمەریمان نییە کە پزیشکی تێدا بێت و هاوڵاتیان سەردانی بکەن بە ڕۆژ هەمووی سەردانی نەخۆشخانەی گشتی کەلار واتە بەشی ئیستیشاری نەخۆشخانەی کەلارەکەن بە شەوانیش هەمووی ڕوو لە بەشی فریاکەوتنی کەلارەکە کە نەخۆشخانەی شەیدەژاری ناونراوە من دێمەوە خزمەتت بۆی پێشنیازت دووەربگرم بۆی بچینە لای پەیمانخان مامۆستا پەیمان مامۆستا پێم خۆشە دیارە بابەتی خوێندنی باڵا کێشەیەکی زۆر گەورەیەوە لە مەجالێکی تر ئینشاڵڵا ئیشی لەسەرەکەین بەڵام بەنسبەت پەروەردەوە خەمەکان چین بەڵێ بەخێر بێن بۆ بەسەرکردنەوەی گەرمیان دیارە پەروەردەی گەرمیانیش لە ناو ناوەندەکانی خوێندنا کۆمەڵی کێشە و گیر و گرفت هەیە کە تاوەکو ئێستا هەروەها ماونەتەوە و بە تەواوەتی لە جێی چارەسەر نەکراون بۆی کە بێتە هۆی دڵخۆشکردنی ئەو مامۆسایانەی کە لە ناو دامودزگاکانی پەروەردا با بڵین لە سلکی پەروەردا دەوامەکەن ئێمە لە ناو پەروەردەدا کۆمەڵی کێشە و گیر و گرفتمان هەیە وەکو مامۆسایان لەسەر ئاسی پەروەردەی گەرمیان بە شێوازێکی گشتی ئەویش ئەوەی نەبوونی بینای پێویست لە ناو شاری کەلارە ئەو ژمارە زۆرەی خوێنکار لە ناو پۆلەکانە بەڕاستی کێشە و گیر و گرفت دروستەکە ڕۆژانە کە ڕوبەڕووی مامۆسا و هەروها ڕوبەڕووی خوێنکار و کەسوکاری خوێنکاری شەبێتەوە و یەکێکی تر لە گرفتەکانمان کۆنی بیناکانن کۆنی بیناکان بە شێوازێک لە ساڵی 2014 کۆمەڵی قوتابخانە لە گەرمیانە ئەمری ئەویان بۆ دەرچووە کە بڕوخێنرێن و دووبارە نۆژەن بکرێنەوە بەڵام بەهۆی هاتنە پێشەوەی قەیرانەکان هەموو ئەوانە ڕاگیراون
هەتاوەکو ێستا نۆژەن نەکراونەوەتەوە کە ئەمانە کێشیان دروست کردو ڕۆژانە بۆمان. کۆتا پەیامی خۆت لە جەنابتەوە دەستپێکم کات تەرێندا و کارم بوو وی گلەیشم لێ نەکەن بەڵام ئینشاڵڵا لە یادی 50 ساڵەی کەلار بۆتان تعویزەکەم. بەڵێ هاتنی ئێوە ئەمڕۆ هاوکات بوو لەگەڵ خۆپشاندنی ئەو دەرسۆدانە مەزراوانە کە لە کەلارن هیوادارم ئاوڕێکیان لێ بدرێتەوە ئەوانیش هیچ نەبیوەکو ئەو مامۆسایانی کە لە دەرەوەی شار دەوامەکەن حەقی خۆیانە ماوەی 40 ساڵێکە ماوەی یاسایی خۆیانیان تەواو کردو بۆ نمونە 9 ساڵە 8 ساڵە لە دەرەوەی شار دەوامە کا ساوەڕوانە بگەڕێتەوە ناو شار ئەگەر چی ئەماندا بمەلرێن کێشەی میلاکات و کاتسارە سەر بێت وان ئەوانیش بگەڕێنەوە. سپاسانەکەم کاک ئەحمەد کۆتا پەیامی خۆت زۆر بە کورتی بێ سپاس دەکەم. بەڵێ دیارە ئەو کێشە و گرفتانی کە لە گەرمیانە پێشتر تیشمان خستەسەری لە ئێستا ینی ئەتوانرێ ئەوەی کە چارەسەری هەنووکەیی و بەپەلە بێ ژمارەی پزیشکی نیشتەجێ دیێری و نیشتەجێی خولاو کە پێوترێ مقیم و مقیم ئەقدەمەگەر ژمارەکەی لە گەرمیانە زیاد بکرێ ئێمە چەند بەشێکی باشمانێ لە فریاکەوتنی کەلار ئەوانە بکرێتەوە ژمارەی نردینی نەخۆش لە کەلارەوە سلێمانی کەمە بێتەوە مەڵبەندەکان ئەکتیو بکری ئەو لۆدەی لەسەر نەخۆشخانەکان هەیە تا ڕادەیە کەمە بێتەوە هەروەکو ئەو نەخۆشخانە سەد قەرێڵەی کە کارەکانی ڕاگیراوە گەرەوش بخرێتەوە باسمان کرد لە یەکێکە لە پرۆژە گرنگەکان بۆ گەرمیان و سپاسان خان کۆتا پەیامی خۆتان. طبعا ئێمەش داواکەن لە لایەنە پەیوەندیدارەکان چی بەداخەوە ئەوەمانیشە هەیە کە ئەنجومەنی باڵای خانمانمان هەیە بەس بەداخەوە هیچ نوێنەرێکمانە لە گەرمیان ئەوانش ئاوڕێ بکەنەوە لە چۆن ئەڵێ کێشە و گرفتەکان و ڕەوشی ژنان لە گەرمیانە و لەگەڵ ئەوەیشە هەموو وەزارەتەکان لەبەرەوە ژنان ڕەبتی هەیە بە هەموو چی ڕۆشنبیری بێت چی پەروەردە بێ ئەوانش ئاوڕێ بکەنەوە لە ڕووی پەروەردەیوە بتوانن مناڵان لەسەر جەندەر باڵەنسی و لەسەر بێجیاوازی ئەمانە پەروەردە بکەن کە بتوان ئێمەش ئەم توندوتیژیانە لە ناو چی خوێندن بێتی لە شوێنی تربیە بتوانین ئەم جیاوازیانە نمێنێ و توندیشیەکان. سپاسانەکەم کاکردیت بابەتی زۆر لایە و زۆر داخیرت لە بەڵام بە ڕۆحێکی ریاضی وەکۆ تاقسەی خۆتم بۆ بکە. من زۆرم هەبوو خۆت ئاماژەت پێ کرد کە گرفتێک ئەوەیە کە ئێمە تا ئێستا یەک وەزارەت نیە ئەوەی وشەی وەرشی پێوە بێ ئەمە گرفتەکە سەرەکیەکە هەبوو لایەن ئاماژە بۆش بکەم هەمیشە وەرزش پشتگوێ خراوە. دووەمیش کەلار لانکەی پێگەیاندنی وەرزشکارە لە هەموو بوارەکانە لە تۆ بێ با لە هەموو بوارەکان جێگەی داخە کە ئێستاش ئیدارێکی سەر بەخۆین یەک یاریگای نێودوڵەتی بۆ هیچ یەک بواری وەرش نیە لەم سنوورە. کاکە هەردی کاکە ئەحمەد پەیمانخان ڤیانخان من زۆر سوپاسانەکەم سوپاس کە کاتی خۆتان بە ئێمە و بە بەرنامەکە و بە بینەران بەخشی و ئێمەش بەڵێ نەدەین وەکو کوردستان 24 کە ئەوەی پێمان بکرێ وەکو ڕاگەیاندن و لە چوارچێوەی دەسەڵاتی ئێمەیا بێ کاری لەسەر بکەین. بڵێ ئەزیزانم ئەمە دواوێزگەم بوو لە کەلار دواوێزگەی پاسەکەیە بەو هیوایی توانی بێتمان بەشێک لە خەم و کێشە و کەم و کوڕیەکان باس بکەین تا بەرنمەیەکی دیکەی پاسی یادگار و تەوەرێکی دیکەی گرنگ و گەرم ئێوە کوردستان لە ئەمانەتی خواتان.